بەداخەوە زۆر لەو هاوڵاتیانەی کە ئارەزووی بەشداریکردنیان هەبوو بارمتە یاساییان دانە نابوو ئەبێ بارمتە یاسایی دانن لە 120 نرخی خەمڵێنراو و بەشداری بکەن بە پێی یاسا لە زیادکردنەکە بۆیە زۆر لەو هاوڵات لەوانەی کە ئارەزوومەندون بەشداری بکەن بە پێی یاسا بارمتەیان دانە نابوو لە بەڕێبەرایەتی هاتوچوو ئەبێ لە 120 بارمتەکە دابنن جا بەشداری بکەن بۆیە لەم زیادکردنەدا ئەوان نەیانتوانی بەشداری بکەن ئێمە وا ئەکەین 15 ڕۆژی تر دووبارە زیادکردنیەکی تر ئەنجام بدەین لەو زیادکردنەدا ئەو هاوڵاتیانی ئارەزوومەند دەتوانن بێن بارمتە یاسایی لە بەڕێبەرایەتی هاتوچۆ دابنێن بۆ ئەوەی بەشداری بکەن لە زیادکردنەکە ئێمە لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژی ترا لەوان کاری کۆمپانیەکە تەواو بێ لەبەر هەندێک کاری تەکنیکی کۆمپانیەکە کارەکانمان وەستاوە ئەگەر ئەو کاری کۆمپانیەکە تەواو بێ دەسەکەین بە دابەشکردنی تابلۆی ئۆتۆمبیلەکانی پارێزگای هەڵەبجە.